ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش وفات کا فەرمێ ئەسرعكن لحاقا بی ئەطولكن يدا. ئەفەرمێ دوای من یەکەم خێزانم کە پێمەگا ئەوەیە کە زۆر دەسی درێژە. دوای کە پێغەمبەری خوا وفاتی کرد اینجا ئاهاتن خێزانەکانی دەستیان ئەپێوا بزانن کامیان دەسیژ درێژە بۆی کە بزانن چکە ئەیانزانی لە ئەهل و بەیتی پێغەمبەری خوا فاتیمە زووە مرێ، چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو یەکەم کەس لە ئەهل و بەیتی من تۆ وفاتەکەی فعلا فاتیمە دوای 6 مانگ وفاتی کرد دوای وفاتی باوکی. بەڵام لە خێزانەکانی فەرمووی ئێوە زووترینتان کە پێمەگەن ئەوەتان کە دەستی لە هەمووی درێژترە. عایشا فەرمێ دەستمان درێژە کرد بۆی کە بزان کاممان دەستمان درێژە. تمەز ئەمە دەست درێژی نییە، ئەمە دەستواڵاییە، دەست درێژکردنە بۆ فەقیر. اینجا تێ ئەگەن ئەفەرمون کە وقد كانت المؤمنين زينب بنت جحش رضي الله عنه امرأة تصنع باليد أو صناعة باليد بدز إيشا كرت وكانت تدبخ وتخرس إيشي متوموري وإيشي شنيني كرت لمالي خويا خزاني بيغمري خويا بويك فيرمانكا أم إيشانا لمالوري لنجيراوة بويا فالمين فكانت أطولنا يدا زينب لأنها كانت تعمل بيدها وتتصدق. أفرمي دريشترين دس لنا ومانا زينب بو چونك إيش يكردو خير يكرت. أما بي ألين دسي والله دسي بلاوة عرب على دسي دريشة بو خير بله. كواتە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵێکی خۆیانە بۆی کە یەکە حەزی لە ئیش بێ بزانێ ئەمەش سونەتە بڵێ من لە چاو لە دایکی موسڵمانان لە زەینەب بکەم. بۆیە ئەبێ باوکە جان هەر یەکە لەرێی خۆیەوە ئەم قەناعەتی بۆ دروست بێ